راپۆرتە نێودەوڵەتیەکان پێشبینی دەکەن لە ماوەی ساڵی داهاتوودا عێراق و ئیمارات و قەتەر بە باشترین گەشەی ئابووری پێشەنگی ناوچەکە بن. بە گوێرەی راپۆرتەیەکە لەلایەن یەکەی هەواڵگری ئابووری گروپی ئیکۆنۆمیستەوە بە ناونیشانی ئاسۆکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ساڵی 2023 ئامادە کراوە. وڵاتانی وەک تورکیا و عێراق و ئیمارات و قەتەر لە راپۆرتەکەدا لە ڕیزبەندی باشترین وڵاتانی ناوچەکەن بۆ گەشە سەندنی ئابووری خۆیان. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە وڵاتێکی وەک ئوردون لە چوارچەوەی ناوچە دڵنیاکەرەوەکاندایە سەبارەت بە ڕێژەی هەڵاوسان و ئابووریەکەی لە ئاستێکی دیاریکراودا جێگیر بووە. لە کاتێکدا لە راپۆرتەکەدا پێشبینی دەکرێت ڕێژەی هەڵاوسان لە ئوردون بۆ ساڵی داهاتووی 2023 بگاتە ڕێژەی لە سەدا 3.5 و ئابووریەکەشی لە ساڵی داهاتوودا بە ڕێژەی لە سەدا 2.6 گەشە بکات. وڵاتێکی وەک لوبنانیش بەرزترین ئاستی لە ڕیزی وڵاتانی ناوچەکەدا گرتووە لە ڕووی هەڵاوسانەوە و هیچ وڵاتێک لە پێشیەوە نییە. بەو پێی هەڵاوسان لە وڵاتە گەیشتووەتە لە سەدا 167. هەر لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە دراوە کە شانشینی سعودیە لە نێوان ئابووری وڵاتانی ناوچەکەدا لە پلەی یەکەمدا بە کەمترین هەڵاوسان بە ڕێژەی لە سەدا 2.8. ئەوەی تایبەتە بە عێراق ئەم وڵاتە لە ڕیزی ئەو وڵاتانە ئەژمار کراوە کە ئابووریەکەیان بە خێرایی گەشە دەکات و ساڵی داهاتوو بۆ عێراقیەکان وەک ساڵی گەشە سەندنی زیاتری ئابووریەکەیان و کەمبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و جموجوڵی بازار ناوبراوە. ئەمە لە کاتێکدایە کە حکومەتی فیدراڵی لە دوای کۆتایی هاتنی جەنگی داعشەوە کە ئێستا پێنجەمین ساڵ یادێتی توانیوێتی بە پیادەکردنی سیاسەتێکی دیاریکراوی ئابووری و بە سوودوەرگرتن لە بەرزبوونەوەی نرخی نەوت یەدەگی نەختینەی بانکی ناوەندی بەسەر و 90 ملیار دۆلار بەرز بکاتەوە و ئەو زیادێشی لە نرخی نەوتی دیاریکراو لە پرۆژە یاسای بودجە دەمێنێتەوە بۆ کڕینی زێر تەرخان بکات. پسپۆڕانی ئابووری باز لە چەند هۆکاری سەرەکی بۆ گەشە سەندنی ئابووری عێراق دەکەن و پێیان وایە بەرزبوونەوەی نرخی نەوت نرخی دۆلار بەرامبەر بە دینار و ئەو چاکسازیانەی حکومەتی ئێستا و پێشووی عێراق لە بواری ئابووری و بەرەنگاربوونەوەی گەندەڵی بە ناوی پەڕەیسپی پیادەیان کردووە و هاوکاتیش بەرزبوونەوەی یەدەگی دراوی عێراقی هۆکاری سەرەکی بوون بۆ بوژانەوەی ئابووری عێراق. بەرزبوونەوەی نرخی نەوت و نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی گەرچی تا ئاستەیەک بارگرانیان لەسەر چینی هەژاری کۆمەڵگە داناوە لە هەمان کاتدا کاریگەری گەورەیان لەسەر ئابووری عێراق هەبوو کە حکومەتی فیدراڵی سوودی لەو هۆکارانە بینی و بە ئەنجامی ژێدەگی دراوی بیانی بۆ زیاتر لە 90 ملیار دۆلار بەرز بووەوە کە ئەمەش متمانی سەرمایەدارانی جیهانی بە ئابووری عێراق بۆ هێنانی سەرمایەکانیان و خستنە گەڕی لە بواری وەبەرهێناندا لە عێراق دروست کردووە. پێش بینیش دەکرێت بە کۆتایی هاتنی ئەم ساڵ عێراق 114 ملیار دۆلاری لە هەناردەکردنی نەوت دەست بکەوێت. ئەمەش بەراورد بە 2021 زیادبوونێکی بەرچاوە بە بڕی نزیکەی 40 ملیار دۆلار. لە دەرەنجامیشدا چاوەڕێ دەکرێت یەدەگی بانکی ناوەندی بۆ 94 ملیار دۆلار بەرز ببێتەوە کە لە دوای 2023ەوە بەرزترین ئاستە. لەگەڵ هەموو ئەمانەشدا بەهۆی نەبوونی سندوقی نیشتیمانی بۆ سوودبینین لە زیادەی داهاتی نەوتی گومان و قسە و باز لە چۆنێتی بەکارهێنان و سوودبینین لەو داهاتە بەردەوامە.